ئەگەرچی 50 ساڵ بەسەر بە قەزابوونی چۆمان تێدەپەڕێ لە ساڵی 1970 بەڵام وەک دانیشتوانی قەزاکە باسی لێوە دەکەن هێشتا چۆمان بەدەیان گرفتەوە دەناڵێنێت و ئاوەڕی جددی لێ نەدراوەتەوە. بەداخەوە تاکو ئێستا ئەو شارە بەدەست چەندان نەبوونی پرۆژەی خزمەت گوزاریەوە دەناڵێنێت. ئەم شارە تاکو ئێستا خاوەنی هیچ پرۆژەیەکی استراتیژی نییە. لە ساڵانی ڕابردوو پرۆژەی بە جوودسایدکردنی چۆمان حاج و عومەران تەندەر و دەست پێکرا، بەڵام بەداخەوە پرۆژەکە تەواو نەبوو وەستێنرا. دەستپێکی ئەوێرانی و کۆچکردنی خەڵک بە زۆرم لێ و ڕاگواستن لە کوردستان لە هەرێمی کوردستان لە باڵەکایەتیەوە دەست پێکا لە ساڵی 1970 دوجار بوو بە مەیدانی چەندین شەڕ و وێران بوو و چەند جار لەسەر یەک ئەم شارە تەخت بۆ وێران بوو و نوێکراوەتەوە. بەڵام ئێستاش کە چەندین ساڵ بە دوای ئاوادانکردنەوەی چۆمان لە دوای 91ەوە دەست پێکا تا ئێستا چۆمان لە ئاسی پێویست گەشەی نەکردووە. هەڵکەوتەی جوگرافیای چۆمان وا هەڵکەوتووە خاوەنی مەرزێکی نەودەوڵەتیە و خاوەن ناوچەیەکی گەشتیاری گرنگە و دەوڵەمەندە بە سامانی ئاژەڵ و کەرتی کشت و کاڵی، بەڵام ئاوڕنەدانەوەی حکوومەت لە خەڵکی باڵەکایەتی وای کردووە ئەمانە سوودیان بۆ باڵەکایەتی نەبێت. هێشتا قەزای چۆمان بەدەستکەمی خزمەت گوزاریەکانەوە دەناڵێت و هەر لە خراپی پرۆژەی ئاوی خواردنەوە و خراپی ڕێگاوبانەکانی و خراپی کەرتی تەندروستی و پەروەردە. ئاوی پاچی خواردنەوە یەکێکە لە کێشەکان، کێشەی کارەبا هێڵی 132 کەیڤی تاکو ئێستا ئەم کێشەی چارەسەر نەکراوە بۆ ئەم ناوچەیە و هەروەها لە ڕووی خزمەت گوزاری ڕێگاوبان ئەگەر ئەم ڕێگاوبانانە ببینین کە دەواازەی سەرەکی نێودەوڵەتی بازرگانی حاج عومەرانی پێ ئەبەستێتەوە، ناوچەیەکی گرنگە و سەرچاوێکی گرنگە بۆ داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام زادەیەکی وێرانە لە ڕووی کشت و کاڵ و باغداری کە تاکە سەرچاوی بژێوی ژیانی هاوڵاتیانی ئەم ناوچەیە ئەتوانم بڵێم حکوومەت نەک هەر ئاوڕی نەدا هیچ هەنگاوێک ناوێشتراوە. هاوڵاتیەکە گەبیەوێک کرێکاری بکە لە گومرجی حاج عومەرانە بێت تەسکێ حیزبی پێ بێ. لێرە هاوڵاتیەکە گەر ئەندامی پارتی دیموکراتی کوردستان نەبێ فرسەتی کاری لە گومرجی حاج عومەران و لە ناوچەکانی تر و تەنانەت لە پاپا گروپیشکە شارەوانی پاکەکاتەوە کۆڵانەکان پاکاتەوە فرسەتی نابێ. ئەمانە نادادی زۆرن لەم ناوچەیە. بەڵام لە هەمان کاتیشدا ڕەنگە تەموحی خەڵک زۆر لەوە زیاتر بێتن، پێویستی بۆی هەبێتن کە لەسەر ماوسۆڵەکە ئاوری لێ بدرێتەوە، لە ڕووی خزمەت گوزاری و زیاتر خزمەت بکرێت، چونکە گومان لەوەدانە کە میزانی حکوومەت و میزانی هەرێم بە شێوەیەکی گشتی ناتوانانی وەڵام دەوری هەموو بابەتێک بێ، بۆیە گومانی تێدانە چۆمانی شێک لەو شوێنانە دەبێتن کە دەبێتە قوربانی ئەو بابەتە. بۆیە پرۆژەمان هەیە، هەوڵی ئەوە دەدەین کە ناوچەکە زیاتر ئاوادانی بخۆیەوە ببینیتن، ئەوەش هەمووی بەندە بەوەی توانای حکوومەت چەندە، توانای وەزارەتەکە چەندە کە ئەو پرۆژانە جێبەجێ بکەن. باڵەکایەتی لانەی شۆڕش بووە و زۆرترین قوربانیان لە پێناو کوردایەتی داوە، هەر لە دەربەدەربوون و ماڵسووتان و کوژرانی خەڵکی ناوچەکە، بەڵام سەرانی ئەو کاتی شۆڕش باڵەکایەتیان بیر نەماوە و ئاور لە باڵەکایەتی نادەنەوە. قەزای چۆمان لە ساڵی 1970 بووە بە قەزا و ژمارەی دانیشتوانی 33402 کەسە، 180 کیلۆمەتر لە پارێزگای هەولێر دوورە. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای چۆمان.